بەهۆی بوونی 25 مەرزی نایاسایی لە سنووری سلێمانی، عێراق تا ئێستا دانی نەناوە بە چەند مەرزێکی دیکەشدا ئەو مەرزە نایاساییانە کە کەس نازانێت داهاتەکەی چەندە و دەچێتە گیرفانی کێ و چی لێوە هاوردە دەکرێت، گرفتی گەورەی بۆ سنووری پارێزگای سلێمانی دروست کردووە. مەرزەکانی هەرێمی کوردستان بەوانەی فەرمین و بەوانەی نافەرمین هیچی لەژێر چاودێری و کۆنتڕۆڵی حکوومەتی عێراقییان نییە و ئاماژە بەواکە لە هەرێمی کوردستان کە زۆرینەی لە ناوچەی سلێمانی ئەمە 25 خاڵی سنووری ناڕەسمی دانپیانەنراو لەلایەن عێراقەوە بوونی هەیە، واتە 25 مەرز کە جگە لە منفەزی چۆمان هەر هەمووی لە سنووری سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجایە 25 خاڵی سنووری کە بازرگانی تیاکرێ غێر معتەرەفە و ناڕەسمیە لەلایەن حکوومەتی عێراقیەوە. ئەمە بۆتە گرفتێکی گەورە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا و ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ئێستا مەرزی کێلێ و پشتە و سازان و بەمۆ عێراق بەڕەسمی نەیناسێنێ، ئەڵێ وەرن با کێشەی هەر 25 مەرزەکە حەل بکەین، ئەو جا ئێمە ڕێ ئەدەین بەوەی کە معبەری کێلێ بکرێتەوە بەڕەسمی بۆ هاتوچۆی هاوڵاتیان. پێشتر سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێرانی عێراق کاری کرد بۆ کردنەوەی دەواازەکانی پشتە و سازان و خاڵی سنووری کێلێ لە سنووری ئیدارەی ڕاپەڕین، بەڵام لەبەر بوونی ئەو 25 مەرزە نایاساییەی کە باز دەکرێت ئەوانی دیکە لە عێراق گرفتی بۆ دروست کراوە و لە ژێر کۆنتڕۆڵی عێراقدا نین. لەلایەکی دیکەوە ئەو پەرلەمانتارە لە کۆنگرەیەکی ڕۆژنامانیدا بازەوە دەکات 10 کۆمپانیا لە سلێمانی لە ڕێگەی بانقی شەرق الئەوسەتەوە بە بەکارهێنانی بەڵگەنامەی دوو هاوڵاتی ملیۆنان دۆلاریان سپی کردوێتەوە کە پارە و داهاتی ئەو وڵاتە بووە. مەڵێک هاوڵاتی لە شاری سلێمانی لە لقی بانقی شەرق ئەوسەت چون حساب بانقیان کردوێتەوە، وەکوەر هاوڵاتیەکی ئاسایی کە چێ حساب بانقیە کاتەوە مستەمسەکاتی ڕسمی خۆی تەسلیمەکە. دوای ماوەیەکەم هاوڵاتیانە بایعەکەیانە بڕلێ تووشی شۆکە بن، مراجعاکەن بزانن بۆ بایعی ئێمە بڕراوە، ئەڵێن ئێوە سەرمایەدارن و خاوەنی کۆمپانیای گەورن و داهاتان سەروی 1.5 ملیۆن نابێت بەشە خۆراکی مانگانەتان هەبێ. دوای ئەوەی بۆیان پینە ئەکەن، ئەم هاوڵاتیانە لەلایەن دەستگای هەواڵگری عێراقەوە فەرمانی گرتیان بۆ دەرەچێ لەبەر ئەوەی باجێکی زۆر کە ملیارەهایە هاتۆتە سەریان. لە کاتێکە ئەم هاوڵاتیانە هاوڵاتی ئاسایی و سادەن، نە ئاگایان لەم بابەتەیە، نە پەیوەندیان پێوە هەیە و نە ئەجزانن چییە، تەنها چوون حساب بانقیەکیان لە لقی سلێمانی بانقی شەرق ئەوسەت کردوێتەوە. دوای بەدەوادا چوون دەرەکەوێ ئەم هاوڵاتیانە 10 کۆمپانیایان بەناوەوە دروست کردوون بەو مستەمسەکاتانەی کە لە حساب بانقیەکە کردنەوەی حساب بانقیەکە تەسلیمی لقی ئەم بانقەیان کردووە. 10 کۆمپانیایان بەناوە دروست کردوون. ئەم 10 کۆمپانیا بەشداری مەزادی عوملەی کردووە لە بانقی مرکزی عێراقی، دۆلاری وەرگرتووە کڕیوە و بە ناوی ئەوەی ئەمانە مەواد داخڵی عێراقەکەن لە ڕێی دەواازەی باشماخ پێویستە پارە بەرنە دەرەوە لەبەرەوەی بایی ملیۆنان دۆلار مەواد دێنن. لە کاتێکە دروستکردنی کۆمپانیاکان بە تەزویر بووە، پەنجەمۆری هاوڵاتیەکان و واژۆکانیان بە تەزویر بووە و بەبێ ئاگایی ئەوان بووە. هەرچەندە دەوترێت ئەو پارانە بە نایاسایی و گەندەڵی کۆکراونەتەوە و سکاڵاژ لەسەر ئەو کۆمپانیانە تۆمار کراوە، بەڵام تا ئێستا هیچ کەسێک لەو کەسانە دەستگیر نەکراوە. بەتایبەت ئەوەی کە دەوترێت سەری ئەو کارەیە کەسێکە و لە سلێمانیدا دەنیشێت و تا ئێستا دەستگیر نەکراوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.